بە بەشداری تەواوی کۆلێج و بەشەکان زانکۆی گەرمیان فستیڤاڵی چالاکیەکانی دەست پێ کرد. فستیڤاڵەکە ماوەی 3 ڕۆژ لە کەمپی زانکۆی گەرمیان بەردەوام دەبێت و 50 چالاکی زانستی و هونەری و فێرکاری و لێکۆڵینەوە و ئەندازیاری و پزیشکی و ئەدەبی و فۆلکلۆری تێدا نمایش دەکرێت. بە پێمان وایە خوێندکارەکانی زانکۆی گەرمیان هیچیان لە خوێندکارەکانی تری زانکۆکانی تری جیهان و ناوچەکە و کوردستان کەمتر نییە. بەهرە و توانە و لێهاتووی زۆر باشی تێدایە لە ڕێگەی فیسیڤاڵەوە چالاکیەکانمان تەرخان کردووە بۆ دەرخستنی توانای خوێندکاران و هەروەها ئەو کار و داهێنانەی کە لە ڕێگەی خوێندکاران و بەشە زانستیەکانەوە لە ماوەی ڕابردووە بەدی هاتون. ئامانجی فستیڤاڵەکە بۆ دەرخستنی توانای خوێندکارانە و هەروەها پێداچوونەوەیکی پراکتیکیشە بەو زانیاریانەی کە لە زانکۆ فێر دەکرێن. ئێمە خوێندکارانی کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی گەرمیان بەشداریمان کرد لە فیستیڤاڵی زانکۆکە بە کۆمەڵێ بەرهەم وەکوە بینن ئەمانە جۆرە تێستێکن کە ویسمان زیاتر ڕوونکردنەوە بین بە خەڵک لەبارەی تێستەکانمانەوە و کۆمەڵێک ئەشای تریشمان دووبارە دروست کردوێتەوە بە دار و بە ئاسن وەکو شتێکی معماری جوانکاری. ئێمە لێرە بەشداری فستیڤاڵەمان کردو بە چەند جۆرێکی جیاواز لە شیرینەمێنیەکان کە لە بواری شیر بەرهەم دێن، لە کرێماتی پێست و کرێمی جوانکاری کە هەر بە شیر دروست دەکرێن، لەگەڵ ئەم جۆرە ئاژەڵانە کە لێرە نمایشمان کردووە، ئەو جوچکانی کە خۆمان بەرهەمان هێناوە و جوچکی بچووکن ڕەنگاوڕەنگ لە تخمەکەی دەرزیمان کردووە بۆی ڕەنگاوڕەنگ دەربچێت. لەم فستیڤاڵەدا خوێندکاران پەیامی زانستی خۆیان گەیاند و دەشیانەوێ فستیڤاڵەکەیان لە ساڵانی داهاتوو فراوانتر بکرێت بۆ ئەوەی لە ڕێگەی کارەکانیانەوە جەخر لەوە بکەنەوە کە زانکۆکەیان بووەتە ناوەندێکی گرنگی مەعریفی و زانستی لە هەرێمی کوردستان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.